هێڵی سێم بە چەند واتای سەرەکی ئێمە توانین وەری بگرین لە ڕاستیە واتە هەرە بنەڕەتیەکەی لە ڕووی سیاسیەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بریتە لە خۆ بە دوورگرتن لەو ململانێ دوو جەمسەریە یا چەند جەمسەریەی کە لە سیاسەتی نێودەوڵەتی و لە سیاسەتی با بڵێن ململانێ نێودەوڵەتیەکانە هەیە. بەواتایەکی تر لە ڕاستیە هێڵی سێهەم بریتە لە ئاراستەیەک لە نێوان دەوڵەتداری دەوڵەتخوازی و فۆرمە فەوزەوی و فۆرمە با بڵێن ئەنارشیەکانی بەڕێوەبردن بە جۆرێک لە جۆرەکان هێڵی سێهەم بریتە لە تەریبڕاگرتنی ژیانی کۆمەڵایەتی و ئیدارەدانی کۆمەلگا لە ڕێگەی فۆرمێک لە خۆ بەڕێوەبەریەوە کە ئەو پێداویستیانەی و ئەو زەڕورەتانی کە دەوڵەت هەیەی ئەتوانێت پڕیکاتەوە بۆ لەسەر ئاستی کۆمەڵایەتی و لە ژیانی کۆمەڵایەتیە. تەمەەن تا ڕادەیەکی زۆر تەرکیز لەسەر هێڵی سێهەم واتای هێڵی سێهەم لە ڕاستیە واتە سیاسیەکەیەتی ئێمە ئەزین کە ئەو دنیای تایە ئەژین لە ڕووی سیاسیەوە دابش بۆ بەسەر کۆمەڵێکی زۆر جەمسەرە لەسەر ئاستی رووسیا و ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتیەکان و دژبەرەکانیان و لەسەر ئاستی ڕۆژهاتی ناوەڕاستی ڕاستیە دابشبوون هەیە لە نێوان مەسەلەن شیع و سوننا لەسەر ئاستی تایفی لەسەر ئاستی ئایدۆلۆجی جیاواز لەسەر ئاستی حتا نەتەوەیی مەسەلەن فۆرمە تەقلیدیەکانی ململانێ هەمیشە لەسەر ئاستی چوارچەوەی دیاریکراوی دوو جەمسەر بوون بە معنای ئەوەی مەسەلەن کوردە لەگەڵ تورک شەڕەکە تورکە لەگەڵ عەرەب شەڕەکە مەسەلەن یا مسلمانە لەگەڵ لایەنێکی تری ئاینی دیاریکرا و شەڕەکە تایفەیەکی دینی دیاریکراوە دژ بە تایفەیەکی دینی دیاریکراوی تر شەڕەکات جەمسەر بەندیەکان کە دروست بوون فەلسفەی بنەڕەتی هێڵی سێهەم ئەوەیە کە هێزێک بێ خۆی لەو جەمسەر بەندیانە بپارێزێ و محاولە بکە کە بە ئاراستەیەکی دیکەیە بڕوا کە دوور بێ لە ئەو ململانیانەوە دوور بێ لە تەرەفگرتن لە لایەنگرتنی لە پەیوەندیا بە هەر کام لەو جەمسەرانەی ململانیەوە هەبێگومان ڕەنگە بڵێن بە شێوەیە لە شێوەکان ئێمە ڕۆژ بە ڕۆژ با بڵێن ڕاستەقینەی ئەو تێز و تێڕوانینانە ئەبینین کە بەڕێزۆجلان خستونی ئەتێڕوو کێشەی گەورەی ئەو دوو جەمسەریانەیە ئەو دابەشبوونانە لە ڕاستیا بریتە لەوەی کە بەرهەمی ذهنیەتێکە پێش هەموو شتێک بەرهەمی جۆرێک لە بیرکردنەوەیە بەرهەمی پابندیە بە ڕابردوویەکی دیاریکراوە بەرهەمی بە میراتهێنانی کێشەکانی ڕابردووە بۆ ئێستا بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوە ئەوەی کە بەڕێزۆجلان پێداگری لە سەرەکە بریتە لە دەرچوونی ئێمە لەو دەماگیریانە لە ڕاستیە دەرچوونمان لەو دابەشبوونانەی کە بە درێژایی مێژوو هاتوون و ئێستاش بەردەوام بە شێوەی جیاواز با بڵێن خۆیان دووبارەکەنەوە هێڵی سێم بریتە لە هەبوون لە پێناو بەختەوەری هەبوون لە پێناو ئازادی هەبوون لە پێناو دیموکراسی و هەبوون لە چوارچێوەی دروستی ململانەکانە لە ڕاستیە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی پەیوەندی لەگەڵ گەلان و لەگەڵ نەتەوەکانی دیکە خوێندنەوەکەی ئۆجلان بە بڕوای من بە شێوەیەکی گشتی و چڕوپڕ قسەی لەسەر بکەین بریتە لەوەی کە ئەم عەقڵیەتە دۆگم و داخراوانە با بڵێنەوە ئەو ذهنیەتانەی کە لەسەر ئەساسی سڕینەوەی ئەوی دیکەوە لەسەر ئەساسی بەردەوام بەرهەمهێنانەوەی ململانێ بۆ خۆکۆکردنەوە و بۆ با بڵێن پێکەوە گرێدانی گروپە کۆمەڵایەتیە جیاوازەکان هەمیشە بە بنبەستی دیاریکراوی خۆیان ئەگەن و لەناو ئەو کێشە ململانەیە هیچ تەرەفێک ناتوانێت تەرەفەکەی دیکە بەسڕێتەوە ناتوانێت تەرەفەکەی دیکە لەناو بەرێت ئەمە بێتە سەبەبیەوەی کە تا بێت ئارێشەکان زیاتر بکەن و تا بێت ئێمە میراتێکی ڕابردووی خوێناوی میراتێکی با بڵێن ڕابردووی پڕ لە کێشە لەگەڵ خۆمان نابێنین کە چاوبەستمان لێ ئەکات لە ڕاستیە لە ئێستاە و لە بینینی ئایندە و لە بینینی داهاتوی خۆشمانە بە شێوەیە لە شێوەکان ئێمە و هێزە کۆمەڵایەتیەکان و با بڵێن نەتەوەکان ئەبن بە میراتگیری ئەو ڕابردووە پڕ لە کێشە و ململانەیە کە هەیان بۆ لەگەڵ یەکتری بە تەفسیری ئۆجلان بە تەسەوری ئۆجلان ئەو واقع و بارودۆخی کە ئێمە تیا ئەژین دەرهاویشتەی مێژوویەکی زۆر دوور و درێژ و قوڵی ململانەیە لە ڕاستیە لەسەر ئاستی شارستانیەتی و لەسەر ئەساسی قۆرەخکردن و لەسەر ئەساسی بەرژەوەندیەکان و ئەو ڕیزبەندیانەی کە قۆرەخکاری و بەرژەوەندی و دوجار ئایدۆلۆژیای دەسەڵاتخوازی دروستی کردوون بە درێژایی مێژوو دەرچوون لەم کێشە و با بڵێن چوارچێوانی ململانێ لە ڕاستیە بە خوێندنەوەی ئەوی دیکە بە بینینی ئەوی دیکە بە چاوبڕینە ئەو هەلومەرجە ڕاستەقینانە ئەبێت کە ئینسانتیایە ئەژی چ لە پەیوەندیا بە ژینگە کۆمەڵایەتیەکەی وچی لە پەیوەندیا حتا بە ژینگە کولتوری و بە ژینگە سروشتیەکەشەوە لە ڕاستیە ڕاستینەیەکی گەورە لە عێراقا ئەبینین کە ڕەنگە تاکە دەربازگە بۆ کورد بریتی بێ لەوەی کە پەیڕەوی لە هێڵی سێهەم بکات نەکەوێت ئەو ململانەوە کە لە بینی ئێران و با بڵێن ئەمریکای خەریکە خستە بێتەوە بە جۆرێک لە جۆرەکان عێراق بێتە زمینەی ئەو شەڕی کە لە داهاتووە چاوەڕێەکرێت چی لە نێوان ئەمریکا و ئێرانەوە چی لە نێوان با بڵێن هاوپەیمانەکانە بە شێوەیەکی گشتی وەچی لە پێناو لە نێوان هێزە سونیەکان ئەگەر بە هەر جۆرێک خۆیان کۆ بکەنەوە لەگەڵ هێزەکانی
شیعەیە لە ڕاستیە کورد بوونی بە هەر بە بەشێک لەو ململانیانە بە تەسەوەری من ئەگەر لە ئایندەیەکی نزیکیشانە بێت لە ئایندەیەکی دوورە جارێکی تر ئەیخاتەوە ناو گرێژنەی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیە و بە قەتیسیە هێڵێتەوە لە شوێنی خۆیەوە کێشەکەی با بڵێن یاخود دۆزەکەی پەیوەست دەکاتەوە بە چوارچێوەیەکی زۆر گەورەترەوە لەوەی کە قابلی چارەسەر بێ و یاخود قابلیەوە بێ کە ئیرادەی ڕاستەقینەی ئینسانی کورد بتوانێت خۆیمان تیا مانیفێست بکە. ینی تەسەورەکەم چارەسەری ڕاستەقینە بۆ دۆزی کورد و هەڵوێستی ڕاستەقینە کە کورد وەری بگرێت لە پەیوەندیا بۆ ململانیانەوە بریتە لەوەی کە لەسەر هێڵی سێهەم بمێنێتەوە و خۆی بە دوور بگرێت لە هەموو ئەو جەمسەرگیری و ململانیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە تونترە بن.